شاگوڵ و خونچە گوڵ چون ڕووی ئاوەزیز نەزاکەت پۆشان شعری مەولەوی ڕۆحی خرۆشان هەر ماهێنە و بۆ حاڵم پەشێوەن دڵ و ڕۆح و چاو بۆلات بەڕێوەن شورای عاشورا دیسان بەزمش بەست ماری دووری تۆ پڕ ئێش دڵمی گەست فیراقت قامەت کردن وە کەمان دڵ بێتۆ بۆتە خانوەچکەی خەمان دیاکەی وە شەرم جە پەنجەرەی ناز خستیەوە یادم هەزار مەیل و ڕاز گۆشەی سیاماڵ هۆڵدا و دیاوە تۆ لێرەی مانگی من بە حەواوە شمشاد و نەرگس وە نەوشەی چەمەن بێتۆ بێنازن سووتووی ئەو خەمەن نە شەو ڕاحەتم نەڕۆ دڵشادم خوایە ویساڵی شای شۆخ فریادم دڵیەند و ئایر دووری تۆ تاوان وا دێم بۆ دێنیت بینایی چاوان نازک تەدارەک فەسڵی وەهاران تۆم دەخاتە یاد چون جاوری جاران نەهات و نەهات دڵماتەن ئەم شەو نەهات و نەهات دڵماتەن ئیمشەو چاو بەو سەفەرەت تۆراوە لە خەو دڵەی دڵوەمەی مەیل لەیلێ کەیل ئازیز فیراقت بۆ من بۆتە وەیل دیارە با ئێمەیش نەیگوزەرەوە تاو گۆزی ڕێکەین وە ڕووی خێرەوە